مرحلەی ئینسانی زۆر گرینگە ئینسان مرحلەی خۆی لێک داتەوە. مرحلەی ئینسانی 4 مرحلەیە. لە خوشکانم دەست پێ بکەم. مرحلەی خوشکانی بەڕێزم 4 مرحلەیە. کچە، ژنە، دایکە، داپیرە. وەنیە؟ ئی کوڕەکانیش کوڕە، بابە، کوڕە، بابە، برایە، باپیرە. وەیانە. یعنی لەو مرحلەی زیاتر نی، هەر ئەوەندەیە. زۆر ئینسان زۆر گرینگە هەر مرحلەک لەو مرحلانی ژیانیدا چی پێویستە و چ خزمەتی دەکات لەو مرحلەیدا زۆر گرنگی پێ بداتن. ئەتوو کوڕی یان کچی بەڕاستی دەبی واجباتی مرحلەی ژیانی خۆ زۆر بە جوانی بزانی تاکو لەو مرحلەدا بەڕاستی نەجاحەت بینی. پاشان کە گۆزرایەوە لە بۆ مرحلەیەکی تر کە بووی بە باب یان بووی بە دایک، بەڕاستی دەبی لەو مرحلەدا پێویستیەکانی ژیانی ئەو مرحلەش بزانی. ئەزا هیتر بەو شێوەیە هەموو مەراحیلەکانی ژیان کۆمەڵک پێویستیات و کۆمەڵک شتی تایبەتی خۆیان هەیە. بەڵام ئەو مەرحەلانە تێکەراو ناکرێت. هەر مەرحەلەک ئیشی خۆی و واجباتی خۆشی هەیە دەبی تۆ ئەدای بکەیت. بەڵام نوقتەیەکی زۆر زۆر گرنگ لێرە هەیە. ئەو کەسەی کە بەڕاستی کە دێ دیڕاستەی تێکراوی ئەو مەرحەلانەی خۆی دەکات لێی دەشەوێتن. یعنی مەسەلەن چۆن تۆ کوڕی دێ قیاسی خۆت دەکەی لەگەر کەسێک کە باوکە، کاکەوە تێکەراو دەبی براکەم، تێکەراو دەبی ژیانت، چکە ئەو معاناتێکەیە، ژیانێکی تکەیە، حاڵەتێکی تکەیە، بازنەیەکی تکەیە. تۆش معانات و بازنە و حاڵەتی خۆت هەیە. زۆر فەرقی هەیە لەگەڵ ئەوەی. یان عینەن خوشکێک دەبینین کچە لە ماڵی داچیتی خۆی مقایسە دەکات لەگەر یەکێک کە ژنە لە ماڵی مردیتی، ئەوە تێکەراو پێکەڵاوی ڕوودەداتنەوە. تۆ دەبێ هەر مەرحەلەیەکی ژیان فکری بکەیە بە مستەقیل لەو مەرحەلەی کە تێدا دەژی بۆ ئەوەی هەرچی واجباتێکی شەرشانت هەیە جێبەجێ بکەی و هەرچی عەتا هەیە لەو مەرحەلەی ئەتۆش ئەنجامی بدەی و پێی بگەی ئینشاء ئەڵڵا. زۆر ئەوە شتێکی گرینگە.